سەرچاوەکانیش لە وڵاتی یەمەنەوە ئاماژە بەوە دەکەن دەشێت کوژرانی سەرۆکی پێشووی ئەو وڵاتە ببێتە هۆکارێک بۆ دروستبوونی بەرەیەک دژ بە حوسیەکان و چڕکردنەوەی هەوڵەکان بۆ پەراوێز خستنیان. ئەمە لە کاتێکدایە زۆرێک لە شیکەرەوە لەو بڕوایەدان ڕووداوەکانی یەمەن لە ڕاستیدا شەڕی نێوان عەربستانی سعودیە و ئێرانە کە لە خاکی یەمەندا دەکرێت و ناوی لێنراوە قەیرانی یەمەن. ناسر بابەخانی شیکەرەوەی سیاسی لە ڕێی سکایپەوە ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک ناسر سپاس بۆ ئامادەبوون و پرسیاری یەکەمیشم ئەوەیە لە سەنعا پایتەختی یەمەنەوە دەگوترێت کوژرانی عەلی عەبدوڵڵا ساڵح گورزێکە بەڕووی عەربستانی سعودیەدا. ئەگەر وا بێت ئایا ئەو کردەی کوشتنە دەکرێت بە سەرکەوتنێک بۆ ئێران ناودێر بکرێت؟ ئەوەی ڕاستی بێ لەگەڵ کوژرانی عەلی عەبدوڵڵا ساڵح دەکرێت بڵێن کەسایەتێکی ئەسکەری دیکەی دنیای عەرەب لە دوای سەدام حوسێن و حوسنی مبارەک و مەلەک حوسێن و جەمال عەبدولناسر و ئەو کەسانەی کە لە دەیەی شەزدا دەکرێت بڵێن وە کەسایەتی ئەسکەری هاتبوونە سەر ئەوەی کە ناسنامەی عەرەبی لەسەر بنەمای سونی بوون گرێ بدەن. کوژرانی عەلی عەبدوڵڵا ساڵح بە باوەڕی من ئەوەی نیشاندا کە بە قەولی حوسنی مبارەک خەریکە دنیای عەرەب چرجێکی تێبکەوێ ئەویش چەمچێکە بنێوی شیعەگەری. ڕاستەکەی ئەوەیە لە یەکەم ڕوانیندا وا دەردەکەوێت کە کوژرانی عەلی عەبدوڵڵا ساڵح ڕەنگە دەستکەوتێک بێ ڕوانگەی جەواڵەتیوە، بەڵام بە باوەڕی من ئەو شوێنە یعنی کوژرانی ئەم کەسایەتیە لە یەمەن دەستپێکی قۆناغێکی نوێ دەبێت لە هاوچێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. باشە کاک ناسر دەکرێت وای لێک بدرێتەوە ئەم جارانی یەمەن با بڵێن دابەش بێ، با بڵێن لە ڕووی ئاینزایەوە دابەش بێ وەکو بڵێن یەمەنێکی شیعە و یەمەنێکی سوننا؟ ئەوە تەنیا لە یەمەن ئەمە ئەوە نابینین. ئێستا تۆ گە سەیری ئەو هیلالی شیعی بکەی کە لەسەر دەستی هێژمۆنی ئێران خەریکە لە باکووری ئەم هیلالەوە کە با بڵێن یەمەن بێت تا دەگاتە باشووری ئەم هیلالە کە دەگاتە لوبنان و بەیروتەوە، ئەو جیاوازیە ئەو کلێنە ئاینزاییە زۆر بە خەستی دەدیترێ و یەکێک لە هۆکارەکانی ناسەخامگیری زەخکردنەوە و زیاترکردنەوەی ئەو کلێنەیە کە لەسەر دەستی کۆماری ئیسلامی ئەنجام دەدرێت. ئێستا گەمە سەیر بکەین چ لە لوبنان، چ لە عێراق، چ لە یەمەن، چ لە بەحرین و وڵاتانی کەندا و کەمینەیەک بەنێوی شیعە لەسەر پشتگیری و پشتیوانی ئێران خەریکن دۆخی ناوچەکە بەرە دۆخێکی زۆر ناسەخامگیر و نائارام دەبن. لە بیرمان نەچێت تەنانەت بەر لە با بڵێن شۆڕشی گەلانی ئێران حوسەکانی یەمەن دەگەڵ عەرەبستان و تەنانەت دەگەڵ ئیسرائیل لافی هاوپەیمانەتیان لێدەدا کەوا بوو ئەوەی کە لێرەدا بۆتە هۆکاری ئەوەی کە کلێنەکان چەند قات زیاتر کاتەوە بە باوەڕی من کۆماری ئیسلامی. باشە کاک ناسر ئەگەر بێت و ڕووداوەکان با بڵێن بە ئاراستی هاوپەیمانەتی عەربستانی سعودیەدا بڕوات، پێت وایە ئەمە ببێتە مایەی سنووردارکردنی ڕۆڵی ئێران لە ناوچەکەدا؟ سنووردارکردنی ڕۆڵی ئێران بە باوەڕی من بە تەنیا بە عەرەبستان و بە هاوپەیمانانی لەو ناوچەیەدا ناکرێت. ئەوەندەی کە ئێران پەلوپۆی هاویشتۆتەوەی تەنانەت بۆ خۆیان کاتێک دێنن سیما عەسکەریەکانیان کە بەرپرسایەتی فەرمیان هەیە لە نێو سپا و لە نێو ئەرتەشی ئەم وڵاتەدا باز لەوە دەکەن کە دەتوانن موشەکەکانیان تا 2000 کیلومتری دیکە بۆ ئوروپا باوێژن، کەوا بوو لێرەدا دەگەینە ئەو قەناعەتە کە بەڕاستی کۆماری ئیسلامی بۆ ئەوەی کە کۆنترۆڵ و مەهار بکرێ پێویستی بە جۆرێک با بڵێن لە هاوپەیمانێکی نێونەتەوەی هەیە. هەر ئێستا بۆ وێنە لە بروکسێل کە کۆبوونەوەی ناتۆ لە کاتی لە شکلگیریدا سەرڕای ئەوەی کە وڵاتانی ئەوروپایی پشتگیریان لە بەرجامیان ڕێکەوتنامەی ناوەکی نێوان ئێران و وڵاتانی پێشکۆیەک کردووە لەسەر ئەو باوەڕە سوودن کە دەستوەردانەکانی ئێران لە ناوچەدا بە هەروەها بەرنامەی موشکیەکانیان بۆتە هۆکاری ناسەخامگیری. بۆیە من پێم وایە ئەوەی کە دەبینم بۆ دەیخوێنمەوە هەم لە نێوان سێ وڵاتی هێزی ئوروپایی کە بە 3M ناسراون با بڵێن مێ و مێرکێڵ و ماکرۆن لەگەڵ ئەمریکا خەریکن کە بەرنامەکانی ئێران سنووردار. من پێم وایە خەریکە ئەو شێوەیەکی دیتر ساز دەبێت. بەڵێ کاک ناسر بابەخانی زۆر سوپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە.